بەنسبەت کارەباوە کارەبامان زۆر خراپە زۆر گلەیمانەیە لەم حکومەتە بەڕاستی من ئیمڕۆ لە ماڵە تەقمەن دەکەڕەت کارەبا بڕایە لە ماوەی سەعاتێکا دەکەڕەت کارەبا بڕایە بەڕاستی ئەمە ژیان نییە ئەمە گوزەران نییە کاکە وەزیر بۆ قسە ناکەی کا وەڵڵاهی 29 ساڵە هەر ساڵی نیم سەعاتان خاست بکە لەسەر کارەبا عیبی نەماوە بەڵام زۆر بەداخەوە زۆر خەڵک گلەی هەیە بەڵام بۆ پارەی کارەبا هەست دوو مانگجارێ 300-400 هزار دینار بنووسن لەسەر خەڵک بۆەوە ئازانە شەدوبیلا بەس بۆ کارەباگەتان کارەبایەک خراپتانەیە بۆ ماڵە مەسوولەکان فولە بۆ خەڵک بەدبەخت لە سەعاتێکا من ئیمڕۆ لە ماڵە بوومە دەکەڕەت کارەبا بڕایە دەبێت کە گەرمیان هەموو سنوور گەرمیان لە هەموو شارەکانتر گەرمترە ئەبێ کارەباگەی زیاتر بێ ئەگە بێت و بەڵام بەداخەوە کارەبای گەرمیان سفرە کارەبایەکی خراپە خەڵک لێی هەیە وەڵڵاهی ئیمڕۆ مخۆم گەڕامەتەوە لە ماڵ یەژم پێت ئەمەندە چوم سرکردم دابان و کارەبای ئاماد و کارەبا یعنی گیانمان ها مۆلدەوە ئەگە بێت و مۆلدەگەنەوەیە ئێمە ژیانمان نییە بەڕاستی وەزیری کارەبا نازان بەس گیفان پڕەکەی یا خەریک شیت. وڵی کارەبا خراوە کارەبا جۆگە سعاسی هاتاگو ئەم دەقەت باش نییە کارەبا نەوەڵە کارەبا نییە بەخوا کارەبا تێت و ئەوڕێت کەس خۆ بەسە نازانێت. سەبارەت بە پێدانی کارەبای نیشتمانی لە سنووری بەرەوەراتی گشتی کارەبای گەرمیان ئێمە وەکو ڕێژەی کارەبا 4.7 بەرهەمهێنانی هەرێمی کوردستان بۆ گەرمیان تەرخان کراوە خۆشببختانە ئێمە لە یەکی حەوت هەموو ساڵێک لە هاوینان نووسراوەکەین بۆ هاوکاریکردمان لە ڕێگەی وزارەتی کارەباوە لە وزارەتی کارەبا 15 مێگا زیادە لەسەر ئەو 4.7 بۆ گەرمیان تەرخان کراوە بۆنەی ئەم مەوجە گەرمایی کە بۆنەی پلە گەرمەکانی کە لە گەرمیان زیاتر 4-5 پلەمان فەرقە لەگەڵ شوێنەکانی ترا لە 20 مانگەوە هەفتەیەک پێش ئێسا بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە ئێستا ئێمە بە تێکڕا لە 140 بۆ 150 مێگا ڕێژەی کارەبا دابین نەکرێ بۆ سنوورەکەمان ئێمە ئێستا بەو پلە گەرمایی کە ئێستا هەیە لێرە زیاتر دەتوانین 15 بۆ 16 کاتژمێر کارەبای نیشتمانی بۆ هاوڵاتیان لە سنووری گەرمیان دابین بکەین تەوەقعەکەین ئینشەڵڵا ئەگەر بەرهەمهێنان بەم شێوە بەردەوام بێ لە دوای جەژنەوە بتوانین لە 16-17 سەعات زیاتر کارەبای نیشتمانی بۆ هاوڵاتیان دابین بکەین. لە دەرەوە پلەی گەرما 52-53 تۆ ئامێری فێنکەرەوە ئەگەر لە ماڵەوە لەسەر 18 دابنەی یعنی ئەگەر 4 سەعاتیش کارەبا هەبێت ئەو ئامێرە بە هیچ شێوەیە ئۆتۆماتیک ناکە ئەو بارقورسیەکی زۆری لەسەر وزارەتی کارەبا و لەسەر کارەبای گەرمیانیش بە تایبەتی لە وەرزی هاوینە داناوە ئێمە چەند جار لە ڕێگای سایتەکەمان و داوامان لە هاوڵاتیان کردە وتمانە کاکە پلەی گەرمای سپلتەکانتان لەسەر 25 دابنن چونکەوە ئەوەی لەسەر 25 داتنا ئەگەر پلەی گەرمای ژوورەکەی کرد بە 23 ئۆتۆماتیکەکە یعنی ئەگەر بە ڕۆژیش ئۆتۆماتیک نەکە خۆ بەشە و ئەو ئامێرە ئۆتۆماتیکەکە ئەوێتە هاوکاریەک بۆ بەردەوامی بوونی کارەبا لە سنووری گەرمیان.